ئەوەی کە جێی سەرنجە بوو من توکەنسوزی بێبی دۆچکۆینە کە هەروەکو لێرانە دەبینن کە ئەمڕۆ $10,000 توکەنسوزی ئەنجام داوە. بەڕاستی ئەو توکەنسوزیانە لە داهاتوودا یاخود لە ماوەیەکی ترە بۆ بێبی دۆچکۆین دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە شادی پامپی گەورەی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین ببین، بەڵام هەروەکو گوتم ئەبێ سەبر و تەحەممولتان هەبێ، چونکە مەکساپلای بێبی دۆچکۆین کە 400 کوارتە کە نیوەی فاوتان دوواتە توکەنسوزی کردووە کە نزیکەی 200 و شتێک لە توکانەکانی بێبی دۆچکۆین ماوە، بەڵام هەموو جارە پێتانەڵێن بێبی دۆچکۆین لە ڕێی توکەنسوزیەوە یەکەم دراوە کە بە تەعداوەڵێن یەکەم دراوە کە توکەنسوزیەکانی بە شێوەی ڕێکوپێک ئەنجامەدە و هەروەکو لە سوایپەکەیە بینن کە ڕۆژانە ئێوە دەتوانن بێنە بەشی ئینفۆ لێرانە لە خوارەوە توکەنسوزی شەفافانەی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین ببینن. سلااو کریپتۆچیاکان، چۆنم باشن؟ هیوادارم لە هەر شوێنێ بن لە ساخ و تەندروست بن. لێرە چەنەلی خۆتان چەنەلی بەدەستێنانی پارە لە ئەنتەرنێتە کە من هاتموئین بە شێوەی ڕێکوپێک هەموو ڕۆژانی شەمە دووشەمە چوارشەمە و هەینی ویدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانەری ئێوە لەبارەی کریپتۆکارنسی ببەمە سەرەوە و هەروەها ئێوە بتوانن لە ڕێی ئەم چەنێلەوە دراوی ئەلکترۆنی بێ بەرامبەر بە هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ویدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن وەگەر هەستان لەم جۆرە ویدیۆانەیە دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵای تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ویدیۆ یەک ئاپلۆد دەکەم یاخود پەخشەکەمەوە یوتوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێ ویدیۆکان ببینن. بەڵێ بەڕێزانم ئەوەی کە جێی هەروەکو لە بیداتی ویدیۆکە بۆ ئێوەم باس کرد کە جێی سەرنجە بوو من بەڕاستی توکەنسوزی گەورەی بێبی دۆچکۆینە کە ڕۆژ بە ڕۆژ تیمی بێبی دۆچکۆین کار لەسەر سواپی خۆی دەکە کە سواپی بێبی دۆچکۆین هەروەکو دەزانن ماوەیەکە هاتووە کە من چەندین ویدیۆ لەسەر سواپی بێبی دۆچکۆینم دروست کردووە. بەڕێزانم ئێوە دەتوانن بچنە ناو ویدیۆکانی چەنێلی بەدەستێنانی پارە لە ئەنتەرنێت و بە تەواوی سەیری ئەم ویدیۆانە بکەن کە من بە نسبەت سواپی بێبی دۆچکۆین دروست کردووە و لەوێ دەتوانە فارمینگی ئەنجام بدەن و هەروەها ستێکینگیش ئەنجام بدەن بۆ ئەوەی سۆدی ڕۆژانە لە خودی بێبی دۆچکۆین وەربگرن. هەروەکو دەبینین لێرانە بەڕێزانم کە لیکیۆدیتی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین کە 33 میلیۆن دلارە بەڕاستی باش خۆی ڕاگرتووە کە ئێمە هەروەکو لە خوارەوە کە پێشانی ئێوەمدا کە ئەمڕۆ نزیکەی 9 تریلیۆن بێبی دۆچکۆین فاوتاندووە واتە سوتێنراوە بۆ ئەوەی ئێمەش لە داهاتوودا هەر کاتێک کە ئەم لیکیۆدیتیە زۆر بەرز بووە ئێمە لە داهاتوودا زیاتر شاهدی توکەنسوزی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین ببین و ئەم توکەنسوزیەش دەبێتە سەبەبی ئەوەی کە بەڕاستی لە درێژخایەنە ئێمە شاهدی کەمبوونەوەی مەکساپلای دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین ببین و ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە لە داهاتوودا شاهدی پامپێکی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین ببین. ئەمە بە نسبەت توکەنسوزی بێبی دۆچکۆین بەڕێزانم ئەوانەی کە یەکەم جار ئەو چەنێلەیە بینن بێبی دۆچکۆین میمکۆینێکە کە نزیکەی ساڵێک و نیوە هاتیتە ناو بازارە کریپتۆکارنسی وەڵام ماوە کورتەی کە هاتیتە ناو بازارە کریپتۆکارنسی توانیەتی لە تویتر 1 ملیۆن و نزیکەی 1 ملیۆن و 800 فالوەر بۆ خۆی کوب کاتەوە و هەروەها نزیکەی 1 ملیۆن و 700 هۆلدەریش لە ماوە کورتەی ئەم دراوە بۆ خۆی کۆی کردیتەوە کە لە ئێستادا نزیکەی 8.1242 معاملەی پێکرێ و لە ماوەی 24 کات ژمێرە 4.20 لە سەتا بەرەو بەرزبوونەوە یاخود هەڵکشانچەوە بە نسبەت بیتکۆینەوە 5.79 لە سەتا و هەروەها بە نسبەت ئەسێریۆمەوە 9.30 لە سەتا بەرەو هەڵکشانچووە و ئەم دراوە لە ڕوتبەی 227 بازار کریپتۆکارنسیە و 379,631 کەس ئەم دراوان لە واشلیستی خوان هەیە و ئێوە دەتوانن لەسەر نێتوەرکی باینەنس سمارت چین ئەم دراوەی بکڕن و هەروەها مەکساپلای ئەم دراوە 420 کوارتریلیۆنە کە نزیکەی 50 لە سەتا توکەنسوزی کردەوەتە توکەنەکانی فاوتاندووە و لە ئێستادا 231 کوارتریلیۆن ماوە
و هروها 115 کوارت استال بازار یا و معامله پیکری اوی تر لوانه لدستی شریکی بی بو اوی لدهاتو دا تو کنسوزیاکانی بردوام به بو اوی مشاهد نرخی دراوی الکترونی بی دوج کوین ببین و هروها مارکت کپی هم دراوه 142 میلیون دلاره و ولوم 24 کازجمری هم تو کنبه رزانم 3 میلیون دلاره که 5.75 لساتال ماوی 24 کازجمری ولوم 24 کازجمری هم دراوه برو هلکشان یا خود برزبونه چوه و لیرانه لبشی مارکت ای و دتوانن گرنگترین او اکسچنجانه که دتوانن تریدی به بیبی دوج کوین بکن که من دتوانم لیرانه آماجه به اوکی ایکسی بکم که دزانم زوربه خلکی حرم کردستان اوکی ایکسی بکار دینن و هر وها هوبی و چندین اکسچنجی بنابانگی تر که ای و دتوانن بیبی دوج کوین لوی ترید و تا کرین و فروشتنی پی بکن. بله برزانم اما دیسانه و من هاتم که بر راستی بیبی دوج کوین لری توکن سوزیه و یکم دراوی الکترونیه یکم ممکوینه و با قوترین ممکوینیشه که همون روزه توکن سوزی شفافانه انجام ده که اما ده بیتا سبب یوی که لدهاتو ده اما شاهدی برزبونوی نرخی ام ممکوینه خوشویسته ببید. بله برزانم بیبی دوج کوین دازانم که زوربه خلکی حرم کردستان بیبی دوج کوین یان هولد کردوه و به امیدی اوی که سالک بیبی دوج کوین 2-0 یا خود 3-0 کم بکاته و بو اوی اوانه ای که هولدری بیبی دوج کوین لدهاتو دا قازانجه کی باش لری ام ممکوینه خوشویسته و بکن. من به ایوه علم در رزانم ایوه زور صبر و تحمل تان کردوه دل نیابن اگر ام سال 2023 بیت کوین کمک بازار خوش ببه و هر وها بیبی دوج کوین شروکو ازانن که پروژه زور با قوتی های لری دیسنترالان دو واتا هر وکو دیسنترالان دو که چوی تبواری متاورسه و برواتان هبه دتوانره لدهاتو دا اما شاهدی پامپیکی باشی دراوی الکترونی بیبی دوج کوین ببین و هر وها اواشم نبیر چو با ایوه بلیم که استا دتوانن او لهنده شوین که مارکت گورکانو که سوپرمارکت گورکان استا دتو بیبی دوج کوین یا قبول کرده واتا تو هر کرین و فروشنه که انجام بده دتوانی لهند مارکت یا خود لهند بازار جهانی بتوانی بیبی دوج کوینی بدهید بو اوی کالا که بکرید که اما خوی لخوی دا سرکوتنه که زور گوره بو دراوی الکترونی بیبی دوج کوین و سال یکمیش دوام 5 و 7 روز بو که بیبی دوج کوین هات ایلان ماسک توی تکی لسر بیبی دوج کوین دا ولو کاته و تاکو استا هیچ توی تکی راستو خوب توی تکی راستو خوب بو دراوی الکترونی بیبی دوج کوین بلام نکردی تا بلام دلنیابن که ایلان ماسک پشگیری یکمی ام تو کنه چون که هر وکو ازانن دوج کوین خوی سپونسری دوج کوین ایلان ماسک و امش کری دوج کوینه که بیبی دوج کوینه دلنیابن که روزک دید که ایلان ماسک دیسانه و تویت لسر بیبی دوج کوینی نشرکه یا خو پخشکه بواوی ایمه لدهاتو دا شاهدی برزبونوی ام ممکنه خوشویسته ببید. بله برزانم ایتر ناموی لکاتی و بگرم دینه کوتای ام ویدیویش سپاسی و کم کتا کو حسابی نریم ویدیوی بود هر رخ نکامم بسیاری قبول جیر ویدیو علی چنل یوتیوبم بنووسن من بچوان جوابتان ندمەوە تا ویدیو یەکیتر وبسایت یەکیتر ئەپ یەکیتر و هەروەها بەرنامە یەکیتر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ